بۆیە عومەر موختار شۆڕژێڕی بەناوبانگی لیبیایی کاتی خۆی کە ژنەکەی مرد زۆر پەرێشان بوو، زۆر خەمبار بوو. ئەو پیاوەی هیچ کات لە جەنگا ئاوا نێوچاوانی نەوی نەکردو لە ترسی گولە، سەری خستووە سەر قەبرەکەی و زۆر بە کوڵ دەگریا، وتیان باش نییە فەرماندەیەکی سەربازی ئاوا گەورە ڕابەری شۆڕژێڕی گەلێک و نەتەوەیەک ئاوا لەم ڕۆژەدا مەحزوونی پێوە دیار بێت، دوژمن پێمان خۆش دەبێت. فەمووی ئەزانت چیم لە دەستدا، من ژنەکەمم لە دەستدا. ئەو ژنەم کەسێک بوو ئەوەندە بەڕێز بوو، نەک لەلام بوو، لەگەڵ مادەژیا. هەموو ڕۆژێک کە دەچوومەوە بۆ ماڵەوە لە جەنگ و جیهاد بوومایە یان لە کار و کەسابەت خێمەیەکیان هەبوو. فەمووی خێمە هەموو بینیمانە کە دەچیتە ناوەست سەرەکەی هاتوۆتەوەک بە سەرنەویکەی ئەمجا بڕۆیتە ژوورەوە. وتی ئەو ژنەم ڕادەوەستا کاتی هاتنەوەی منی دەزانی، خێرا لەبەر دەرگاکە ڕادەوەستا دەچوە سەر شتێک و خێمەکەی بەرز دەکردەوە بۆی من بەڕێکی بڕۆمە ژوورەوە. هەموو جا دەموت ئافرەت ئەوەندە خۆت عەزیەت مەدە، ئەوەندە خۆت ماندوو مەکە، بۆ لەبەر ئەو دەرگایە دەوەستی تا خێمەکەم بۆ بگری. ئەیوت عومەر ئەمەوێ ئەو سەرت بۆ هیچ شتێک نزم نەکرێت، تەنانەت بۆ خێمەیەکیش. سەری تۆ سەری پیاوێکی بەرزە، ڕابەری میلەتێکە، نابێت کە هاتیەوە ماڵەوە بۆ خێمەکەش سەر ئەوان نزم کەیتەوە. ئەو هەموو کاتەی خۆم دەگرم بە سەعات لەبەر دەرگا دەوەستم بۆی تۆ سەر نزم نەکەی لە کاتی چوونە ژوورەوەشدا. فعلەن کە ژنەکەی مر شۆڕشی لیبیاش هەرەسی هێنا. عومەر موختار لەو شۆڕژێڕیەتە تەحەمولی تری نەکرد و مقاومەی تریان پێ نەکرا.